ئێمە 91 سعات لە کار داین لەو ژمارەی کە سندیکای کرێکاران دیاری کردووە 50 ئەوەندە سعاتە زیاتر لە ستاندەری جیهانی دوو ئەوەندەی ستاندەری جیهانی کێشێکتانەوە بۆچی کردبوونەتەوە ناڕازی سلااو لە ئێوە سپاس بەخێر بەنیاخوا وڵا ناڕازی بوونی ئێمە لەوەیە ینی کارکردنی مە ڕۆژانەیە کاتژمێر چاری بەیانی تاوەکو 5 و 6 و چار ێوارەوە بەردەوام بەلایکمە تا چار 5 و 6 شەبووە زیاتری شەبووە وەختیکردنەوە قەپاتکردنمان دیار نییە شەو هەیە مەعدە لەو گومرگە هەیە دەمانەوەی وەختەکە دیاری بکرێت کە چ وەخت دەکرێت و وەخت قەپات دەبێت و بس زەبەت بە تایبەتیش ئەمە ئەو هەرا هۆریامە لەوەیە کە ڕۆژی هەینی بکرێ بە پشوو یعنی لە هەموو علوەی شارەکانی تر ڕۆژانی هەینی پشووە بەس لە هەولێر سعادیە کولوە لێرانە دەرێت شێرخانە کەس بە کەس لە هەموو ڕۆژەکانی قەرەبارەخترا ئەمە ئێستا تقریبا 906 کرێکار و ساعب علوە و چەرچی و ساق رافعە ئەوانە ئیمزای کردیان یعنی لە هەر قاتعشی ئەگە 15 کەس ئیش لێ بکات 12 13 کەسی ئیمزای کردیان یعنی صاحب کۆگایەکانش بۆ خۆش ئەوانش تۆقییان کردووە ساعب کۆگاکان زیاتر لە 130 140 تا 150 ساعب نووسنگەیە لەوەندەی بەخوای 100 زیاتری 120 130 احتمالە زیاتری مەمنونە ئیمزای کردیان بەس 30 کەسەکەن ئەوانە زۆر ئەوانە ئەوان ئیمزا ناکەن و ئەوان دەکەن و ئەوان هۆکاریکردنەوەی علوێنە بە ڕۆژێن داوامانەوەیە کە ژمارەی کاتژمێرەکان کەم بکرێتەوە بە تایبەتی ڕۆژانی جومعە نەمێن لەبەرەوەی معرەز نەما گومرجی سەوزە و میوەی قەزا و ناحیەکان پارێزگاکانی کەش نەماوە و لەو ڕۆژانە سندیکای کرێکاران داوایەکی هەبوو دەگوت ژمارەی کاتژمێرەکان بکرێتە 42 سعات لە 48 ساعتەوە ستاندەری عالەمی 48 ساعتە بکرێتە 42 ئێمە 91 سعات لە کار داین لەو ژمارەی کە سندیکای کرێکاران دیاری کردووە 50 ئەوەندە سعاتە زیاتر لە ستاندەری جیهانی دوو ئەوەندەی ستاندەری جیهانی داوایکی زۆر ئەجایب نییە داواوەیە کە ئەو چەند کاتژمێرە کەم بکرێتەوە نەمێنێ ئەوە داوای 99 دەرسەدی پێکاتەی علوەی سەوزە و میوەی هەولێرە 99 دەرسەدی ئەو داوایە حاشا لەگەڵ داخرانی علوەکە هیچ کێشەیەک دروست نابێتن بۆ کڕیاران هیچ کێشەیەک دروست ناکرێت لەبەرەوەی 24 سعات شەو ڕۆژەکانی کە هەیە بەقاڵ دێ دوو شەو ڕۆژێک دێ سێ ڕۆژکە نایەتەوە پێنجشەمێ دەکرێت هەتا شەمە تا یەکشەمە نایەتەوە هیچ لە ڕووی ڕوو نادە ئەوەی بیڵێ پرۆپاگەندی ئێوە لێرە چەند کاتژمێر کار دەکەن وڵا لە شەشی بەیانی دێن هەتا پاش مەغریبێ و ئەو وەختانەیە باشە بە جێرەی کاتژمێرەکانی کارکردن کرێکار نابێت لە هەشت کاتژمێر زیاتر کار بکات ئێوە بۆ ئەوەندە زیاتر کار وڵات بکەین بازارەکە وایە مەزبوری نەماشە ئەوەندەی شێ بکەین ڕۆژانی هێنیش دێن ڕۆژانی هێنی پاش غوتبەی دێن بەرێ لە پاش سعادێک ڕۆژانی هێنیش پشتان نییە ناوەڵە بەیانی سبەینەکەی پشومانەی بەزدان هێواری دێنیشێ ئێوە چ کێشەیەکتانەیە لەگەڵ ئەو کاتە کارکردن واللهی کێشەکە ئەوەیە جمعەکە نەمینێ و خۆشترا بەڕاستی ئەمە لە ماوەی هەفتێک دەبیتن ئەمە ئەو گرفتەمان هەیە ئێستاش ئەگەر بێت و بڕیارە یا حکوومەت پێی باشە ڕۆژێک لە هەفتەیەک پشوو بیتن ئەمەش پێمان باشە هیچ گرفتێکمان نییە دەنجی مەش لەگەڵ دەنجی کرێکار و پیشەوەرانی ئەم شوێنەیە بەڕاستی ئەگەر بێت و ئەلوە بڕیارەدا بخرێتن لە هەفتەیەک لە ڕۆژێک لە هەموو هەفتەیەک پشوو بیتن وەکو سەرجەم ئەلوەکانی هەرێمی کوردستان ئەگەر ڕێک بخرێتەوە هەموو ئەلوەکان بەیەکەوە ڕۆژێک پشوو بیتن باشە بەشێک لە کرێکارەکان لە ئێوە ناڕازین دەڵێنەوە نابنە دەنجی ئێمە لە علوێ هەولێر قسە چێ سەبارەت وڵای ئەمە دەنجی کرێکارین ئێمە بەڕاستی نوێنەرایەتی ئەو خەڵکە دەکەین ئەوەی کە کرێکارە لێرانە ئێمەش چەند ساڵێک بەر لە ئێستا هەر کرێکار بووینە خۆمێت لەکوێوە هاتوین باشە داوای کرێکارەکانتان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ و وەزارەت شارەوانی و ئێستا لە ڕێگای ئەو مایکەی جەنابەت وەزارەتی شارەوانی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی ناوەخۆ هەڵدەستن بە کار و پیشەی خۆیان ئەگەر بێت و گونجاو بیتن بۆ ئەوەی کە ڕۆژێک بگرێتە پشوور بۆ هەموو ئالوەکان ئێمەش هەولێر لە زمانی هەموو هەرێمی کوردستان ئەلوێ هەولێریش ڕۆژێک پشووی بیتن وەکو ئەلوەکانی تر